यो सबैलाई 3टा भाग लगाएको मैले के यो अहिलेको समयमा जुन यो विश्वव्यापी नै एउटा تەنها ئێمە لە نیپاڵ گیرۆدەی کۆرۆنا نین بەڵکو هەموو گیان بەدەستیەوە دەناڵێنێ حکوومەتیش لە تەندروستی هەوڵاتیان دەترسێت بۆیە بڕیاریدا کە ئەم ساڵ ئەو کەرنەڤاڵ و ڕێورەسمە ئاینییانە ئەنجام نەدرێن अवस्था आइराखेको र यसलाई ध्यानमा राखेर यसले अवश्य पनि प्र्याक्टिकल ئەگەر هیچ ڕێورەسمێکی ئاینی ئەنجام نەدەین ئەوە هەندێک ڕووداوی خراپتر ڕوو دەدەن ئێمە لە ڕێورەسمەکەدا دەپاڕێنەوە داوای لێ خۆشبوون دەکەین تا نیپاڵەکان و هەموو جیهان پارێزراو بن देशको रक्षाको लागि विश्व कोही नै रक्षाको लागि आमासँग हामी पुकार्दै आएका छौँ धर्म संस्कृति हुने त हैन गर्न पाउँदाखेरि त आफुलाई هەز بە دڵتەنگی دەکەم چونکە ئەم ساڵ بەشێکی ڕسمی ڕێورەسماییەکان لە پاییزدا ئەنجام نادرێن پێویست بوو ڕێگەمان پێ بدرێت لەلایەن حکوومەتەوە بەڵام پۆلیس ناوچەکەی هەمووی داخستووە و نایەڵێت قەرەباڵغی دروست بێت पुलिस भन्ने यहाँ भित्र त आउँदैन नि आफ्नो जुन गर्नुपर्ने त्यो विधिहरू त गरेर गएको भए त सजिलो हुन्थ्यो